کاک قادر سڵاوە لێبێت و بەیانیت باش با پیرۆزبایی ئەم جەژنە لە جەنابەت و لە تەواوی ئێزیدیەکان بکەین لە هەرێمی کوردستان و لە جیهانیشە. ئەگەر سەرنجێکت هەبێ یاخود تێبینیەکت هەبێ لەسەرەوە بابەتی کە من باسم کردو دەستکەین بە گفتوگۆکانمان. بەیانی باشتر و خۆشتر کاکوسەر بانی باشتر دەستپێکێ جەژنە سەرێ ساڵێ لە هەموو ئێزدیان عێراقی و کوردستانی و جیهانی و ڕەڤەندە ئێزدی دەربەی وڵاتی پیرۆست کەم و هیویدارم ئەف جەژنە هەساڵ بخێر و خۆشی سەرمەلەت ئێمەدا بێتن و هیویدارم هونجی هەردەم خۆشا دەبن و سپاس بۆ بێ دەرفەتێک و ئەم هەندێک پێزانینە هەندێک زانیاریە لە سەروێ جەژنێ و سەر ئۆ لە ئێزدیا بگەهێنینە بینەرێت خۆشتبی. پێم خۆشە سەرەتا دەستپێکی پرسیارەکانمان بەوە بێت کە ئێزیدیەکان لە دروستبوونیانەوە لە مێژووی دروستبوونیانەوە چەندین تاوان و چەندین چۆنەڵی بەرەنگاریان بەرامبەر کراوەتەوە لەوانە ئەگەر باسی داعش بکەین ئەگەر داگیرکردنی ناوچەکانیان بکەین بەڵام بە بەهێزی ماونەتەوە. ئەمە ئەم جەژنە یەکێکە لەو هۆکارانی کە ئێزیدیەکان بتوانن هەمیشە بەردەوام بن لە ژیان بەردەوام بن لە نوێبوونەوە. بەێ کاکوسەر ئەv جەژنە سەرێ ساڵێ ئێکە شوان جەژنێت هەرە کەڤن هەرە دێرین ناف ئێزیدیاندا ئەv جەژنە سەرێ ساڵێت ئێتە ناسکردن و هەرو ساڵە ئەم بێژین دوێ جەژنێدا ژبلی هەندێک و ئەv جەژنە سەرێ ساڵەیە دوێ جەژنێجادی جارێکێ ئێزدی سەردەمێ شێخ حەسەندا تووشی گەلک سەرگەردانی بوونە یعنی تووشی تاوانەکە مەستش تاوانە داعش بووینە تووشی کوشت و کوشتارەکە مەزم بووینە لێ دوێ ڕۆژێدا میرێک بۆ ئێزدیا پەیدا بووە و قەولێک پێ هەیە ینی مەتێکستەکە دینی هەیە بێت ها چارشەم وە سەری نیسانێ جابێ بدەنە کوردستانی بەلاقایمکەن ئیمانێ واتە تۆکمەکەن ئیمانێ شەرفەدین میرە دیوانێ دوێ ینی بەری وێ جەژنێ کارەسادە کاتێ سەری ئێزدیا سەردەمێ شێخ حەسەن دەمێ شێخ حەسەن سەردەستی دژمنە هاتیە شناوبرن دوێ ڕۆژێدا میرە ئێزدیا شەرفەدین ڕابە و جارێکە دی خۆل ئێزدیا کردیا خوددانە و جارێکە دی ئێزدیا دەست بژین و ژیانێکی ئەڤەیە واتە دوو ڕامان جژنێ چند جارێکی جەژنە سەری ساڵە و جارێکی ئێزدی دووبارە دەست بژیانە خۆکردە. بەڵێ کا قادر وەکو کۆساری هاوکارم ئاماژەی پێیا کە لەم مانگەدا وەکو نەریتێک هیچ کام لە داربڕین هاوسەرگیری ئەم بابەتانە لەم مانگەدا ئەنجام نادرێت ئەمە بۆچی دەگەڕێنەوە بیرۆکی ئەمە لە چیوە هاتووە؟ سانەخان دەستپێکی ئەس دووسێ سەبقێت قەولێکی بێژم سەرێ جەژنێ ئەندێ بێژین هات چارشەم وا سۆرە نیسان خەملاند بخۆرە دژباتندایە بمۆرە هات چارشەم بووە کەسک و سۆر و زەرە بەهار خەملاند بوو کەسک و سۆر و سپی و زەرە مە پێ خەملاند بوون سەرە دەرەوە تا دەواازێ مالە دوێ ڕۆژدا ئەم دەواازە مالە ئەت خەملی نبکولیکێت سۆرێت نیسانێ و قالکێت هێلکە یەت ڕەنگا و ڕنگ دوێ جەژنێدا و ئەم بێژین هەیوا نیسانە هەیوا نیسانێ ئەو هەیڤەیە ئەو مانگەیە بەهاری کوردستانێت خەملت هەموو ڕەنگە ئەم بێژین نیسان بووکە ساڵەیە ژبەر هەندێک دوێ مەهێدا دوێ مانگێدا ئەم نەژنات خوازیین و نەژناڤەت گوێزین ئاکو ژن و ژنخوازی دوێ مەهێدا گونەها هەموو ئێزید خانێ ئێزدیە لە عێراقی بت کوردستانی بت یان دەربەی وڵاتی بتن لیسانێ نە ژنات خوازیین و نەژنە ڤەت گوێزین چونکو نیسان بووکە ساڵەیە و دوێ هەیڤێدا ئەم جۆتیارێت مە زێڤێت خۆ ناکێلن چونکو باوەرە مەدا دوێ هەیڤێدا هەموو ڕووەک هەموو شینکاتی هەموو سەوزایی تۆڤ گرتیە و ئەو تۆ نەگەهشتە ئەگەر هاتوو زەوی هاتنە کێلان ئەو تۆڤە دێش ناوچتن ژبەر هەندێ ئەنبێژین ئەرد کێلان دوێ مەهێدا گوندەها. بەڵێ کا قادر جا باسی زەویت کرد یەکێک لە سروتەکانی ترتان لەم جەژنەدا ئەوەیە کە هێلکەی کوڵاو ڕەنگا و ڕەنگی دەکەن پاشان چۆکڵەکەی دەخەنە ناو زەویە کشت و کاڵەکانەوە ئەمە واتای چی دەگەێنێ؟ هێوارە vê cejnê wata roja sêşem wê hemû mal hêlkat kelînin we bi rengê biharê rengavreng dikin keska sora şîna zereb hemû rengat xemlînin kelandina hêkê nîşana em baweriya me êzdiya de ku di vê rojê de
عرض مەیە واتە حشکاتی سەروێ عردێ پەیدا بووە و ژیان پەیدا بووە بەر هەندی ئەم هێلکات کەدینین ئەم هێلکا ڕەنگاوڕەنکەین چونکو سروشتێ وڵاتێ مە سروشتێ کوردستانی دوێ مەهەیەدا دگەهتە جوانترین ئاست دوێ مەهەیەدا هەموو گول و گیە شین بن و هەموو ڕەنگێت گولا مەلا بدنش بەر هەندی ئەموان هێکا ڕەنگاوڕەنگ دەکەین و جۆتیارێتمە ڕۆژە چارشەمبێدا ینی ڕۆژە جەژنێدا هەندێک قالکە یەتوان هێلکە دێ هەلگرێتن و دێچتە ناف زەویێت خۆ ینی هەندێک هێلکا دێگەل خۆبەتن لێ دەرێ دێوان هێلکا خۆت وان قالکێت هێلکات دێ هاوێتە ناف زەویە و ئەم بێژین بۆ خێر و بەرەکەتێ نهۆکەش ئالیە زانستی بەژی دیارە قالکێت هێلکا بۆ گولا بۆ ڕوەکی مفانە ینی وەکو پەینی وایە وەکو کیمیایە. بەڵێ کا قادر ئێمە لە جژنی خۆماندا ڕەنگە کۆمەڵی کللتورمان هەبێت کە بۆتە باو ساڵانە کە جژنی خۆمان دەکەین و بەم کللتورانە دەکەین بۆ نمونە جژنی ڕەمەزان یا خود قوربان بەیانیان هەڵدەستین چێژ لێ دەنین پیرۆزبایی لە یەکتر دەکەن پیاوان لە گەڕێکدا بەسەر ماڵەکانی تری دراوسێدا دەگەڕێن و نقڵ و شیرینی کۆکەن و سەردانی یەکتر دەکەن خزمان و دۆستان لای ئێوە ئەم جژنت چۆن بەڕێوە دەچێت کللتورەکەتان چۆنە بە چ شێوەیەکە؟ کللتوری مات هەموو جژنادات هەموو جژنادا ئەم سەردانە مالت ئێکودوت کەین و جژنێل ئێکودو پیرۆزیت کەین بەڵام هەندێک جەژنش هەندێک جەژنا جودانەژبلی هەندێک و ئەم سەردانە مالت ئێکودوت کەین و جژنێل ئێکودو پیرۆزیت کەین وەکی من گوتی هەندێک ڕێو ڕسمێت تایبەت مێتین لە هێوارە جەژنێ پەرزگەها لالش پیاوێت ئاینی ئامادەت بن و قەول و بەیت و تێکستێ دینی دبێژن و ئەم بێژین نیشانێت خاص و چاکت ئێزدیانە ینی نیشانێت وان ڕێبەرێت ئێزدیا ئێتکەبنن و چۆی لە بەردلۆبانیا خودێ هەرێکی نیشانەخوا هەی لالشێ جرایەت وانت ئێنە vێخستن vê hêvarê de 366 çirap hejmara rojê salê çira têne vêxistin wel hêvarê cejnê li gund de me her wekî me gotî ku hêlkadê kelînin dê renga û renken we nanekî taybet bêjin em bêjinê sewik û bi donî et ête çêkirin ewan nana jî ewî nanî jî xelkê gundî bi ser êkudû de belav dikin et baweriya me de em bêjîn em dê nanê xwe dabeş kêm ser êkudû de em nanê êkudû bixwîn ev e bo peydakirina pitir baweriyet navbera xelkê me de hel hêvara ceşnê jin û keçê gundî dê hindek hêlke û ewî nanê sewik û hindek şîrîniya dê gel xwe ben seredana goristana gundî dikin wan hêlk û şîrîniya bi xêramiriyet xwe bi ser êkudû de dabeş dikin wel roja ceşnê gundî hemû zarok û keç û kur komkoma dê mal bi mal li gundî gerin û cejna êkudû pîrozî dikin و gelek cara muxtarê gundî و micêwrê gundî و rîspiyê gundî dê berê xwe denê eger dû mal yan dû kes jêk dilmayî bin vê roja ceşnê de dê çina marêt her dûka û dê her dû mala bine def êkudû da dilê wan lê xweş bin û ew nexweşî nîveka wan de nemînetin eva wekû rêwresmê divan cejne bi rastî cejna serê salê rast e em wekû êzdî bi vê cejnê radbîn lê باوەری ئەمەدا و ئەگەر مرۆڤ ئەگەر ئەم بەرێ خۆ بدەینە مێژوێ جژنە سەرێ ساڵێ بەرێ هەموو ملەتی تڕۆشەلاتە ناوین جژنە سەرێ ساڵێت گران و هەرێکێ بناوەکێ ئەف جژنە ناست کرد هەتان و کەژی برایت ئاشووری vê cejnê digêrin bes cejnawan êkî nîsanê ew ji bêjnê cejna serê salê yan cejna ekîto و dîtna min بدیتنا من وەکو کەسێک ئەس بینم ڕیشارێت لێ ڕاو بگرم باسی جژنی ئەکیتۆ کرد هیچ پەیوەندیەک هەیە لەگەڵ جژنی ئێزیدیەکان یاخود جیاوازە gelek nêzîkî êka tawîr radey em hêlkat kelîn û rengavrend kên birayet aşûrî jî hêlkat vê cejnê de kelîn û rengavrend kin و ev cejna aşûriya jî vedgerêt bo berî nêzîkî pitirî 1000 sala pitirî 2000 sala jî ku hingî ew cejna wan çend rojek bûn nêzîkî 11 roja cejna wan vedkêşa heman şêwe heman hizr û bîr û bawer bûn ku ew di wê bawerê de bûn ev e cejna serê saliya ev e cejna destpêka saleka nû e ev e cejna hindê ye ku îsal xuda û firîşte dê bo sala bêt plan û nexşeya xwe darêjin bo
ژیانە مرۆڤ و بۆ ژیانە سەر عەردی ینی لێک چۆنەکە گەلێک هەیە ناوبینە جەژنەمە و جەژنە ئەکیتۆدا و دو سۆمەریاژی ئەف جەژنت گێرا و هندیوێ جەژنێت گێرن و بدیت نامە حتا جەژنە نەڤرۆزیێژی ڕەنگە ڕەه و ڕیشارێت نەڤرۆزی و وێ جەژنێژی هەر دگەهنە ئێک ینی هەموو جەژنێت سەرێ ساڵێنە جەژنێت بەهارێنە جەژنە نوبوونە ژیانە سەر ڕووی عەردی باش کاک قادر لە جەژنی ئێزیدەکانە لەم ڕۆیە باز زۆر لە مەلەک تاو سەکرێ ینی باز لە پیرۆزیەکان یاخود لە گرنگی مەلەک تاو سەکرێ پێم خۆشە تۆزێک ڕوونکردنەوەشمان لەسەر ئەم بابەتە بیتێ بەێ کا کۆسەر وەکی مەگوتی سبەی زوو دەمێ ئەمژ خەورات بین کابانیا مالێک کابانیا مالە دێرا بتن هەندێک کولیکێت نیسانێ هەڤیری و قالکت هێکا دێ سەرە دەرە مالێت کەتن ئەم دێبێژین بەرێ خۆدێ دێبێژین هات بەهارە زەرە سۆر و زەرە هات نیسانە سۆر و زەرە بەهار خەملان بوو کەسک و سۆر و سپی و زەرە مەپێ خەمەلان بوون سەرە دەرە سەرە دەر ئەنکو دەواازە مالێ ئەم پێت خەملینین بێشتن هەر هەنجیە سەرە دەرێ بخەملینە بلا پرسیاکت کە ئەوچینە ئەو خەلاتێت خودێ ئەو خەلاتی تاوسی مەلەک و سلتان ئێزینە سلتان ئێزید باوەریامەدا خودەیە دەبێژین سلتان ئێزیب خۆ پادشایە 1001 ناف خۆدایە دانایە ناوێ مەزن هەر خوددایە ئەفسانەی مەلەک تاوس ینی ئەفسانەکەیمان حەزەکەم ئەومان بۆ باز بکەی کە بزانین ئەفسانی مەلەک تاوز لە چیوە ئەگەر بەرێ خودێک کا کۆسار کە ئێزیدیاتی بەری شۆرەوەکێ بدەمە تاوسی مەلەک حەزکەم بێژم ئێزیدیاتی ئێکشوان ئاینایە کە دوو پەرتوکێت پیرۆست وەختێ مەلک شێخسندا هاتبوونە دانان بۆ ئێزدیا و ئێزدیاتی تێدە شرۆڤە کردبوو ئەت فەرمانەدا ئەو پەرتوک بەرزە بووینە نۆکە هەموو بیر و باوەێتمە ئێزدیا دابوو نەریت و ڕێ و ڕسمێت ئێزدیا هەموو و قەول و بەیت و تێکستێت بێت دینی هەموو پیاوێت ئاینیش بەرکرینە و دەف بۆ دەڤی گوه بۆ گوهی ئێنە بە گوهاستن ji ber hindê em dibêjin ji ber van ferebanê hatîne serê êzidiya gelek bîr û bawerêt me alôz bûyne şêwa bûyne renge gelek vekolîn bû divên nuhke jî bîr û bawera here belav nav êzidiya de tawsî melek her nûra Rabbil alemîne nûra Xudawendiye yanî Xudê û tawsî melek bîr û bawerê de me êk e yanî nedûne tawsî melek her bîr û bawerêt her nûra Xudê ye تاوسی مەلت کارم بێژم هەر ناوێک ناوێت خودەیە ئەم دی بێژین مەگوتی سلتان ئێزیب خۆ پەتشایە 1001 ناف خۆدانایە ناوێ مەزن هەر خوددایە سلتان ئێزید زانتن بەحرێ چەند کەشکول ئاوا لە بەستێ چەند کەور ئاوا کەوردناوە ئەوی هەواکەرە بوو ئادەم کرە زاوە ئەوە بوو مەدیات کەتن خودێ و سلتان ئێزی ئێک ناون و تێکستێت مەیدینی دەژاتی بێژ خودێ و تاوسی مەلک ئێکن باشە کا قادر تاوسی مەلک نورا خودەیە بەڵێ کا قادر خۆش لە قسەکاندا ئاماژت بە نوێبوونەوەیە مانای نوێبوونەوەی زەوی چییە گەر بتوانانی ئەمە بۆ ڕوومکەی تۆ بزانین بۆچی ئەم جەژنە بۆ دانراوە کە جارێکی دیکە زەوی نوێ دەبێتەوە ئەمە بە چ واتایەک دێت ساناخان هەموو جەژنێتمە و هەموو ڕێ و ڕسمێتمێت ئاینی هەموو هەلکەفتێتمێت ئاینی سروشتی بەگرێداینە چونکو ئێزدیاتی ئاینەکە پڕیا چوو پەیامبەرە پەیدا نەبووە بەڵکو ئاینەکی سروشتیە مرۆڤ مێشکێ خۆ عەقلێ خۆ هێدی هێدی وێ گەشتی وێ بارێ کو هێزەکە هەیە لێ دنیاە هێز و شانتی سەر هەموو دنیای دەتزاڵن هیچ هێزێک بەرامبەری هێزە خودای نینە ئەم دەیبێژی خودێ و ئەزبەندێکی تەمەی زەبوون تا ئەزدامش عەردێکی نەبوون خێر و شەر بن دەستێ تەبوون دوێ جەژنێدا باوەری ئەمەدە دوێ جەژنێدا بەرێ خودێ ئەف جەژنە وەختێ زاوزەیە گیانەوەرایە ئەف جەژنە وەختێ هەموو ڕووەکە و گول و گیایە و هەموو ڕووەکە و گولی و گیایە تۆ وێدایی vê rojêda êdî jiyan berib nûbûna jiyanê bawerîya me de divê rojê de xuda û firîşte dê hemû lêk xirve bineve lê kom bibin we dûbare nexşe û plana jiyanê û mirovayetiyê ser vê rûyê erdî bo sala bêt dê dest nîşan kin anku ev ne dimayîka salê ye destpêka sala nû e ku hemû tij dê berib nûbûnê çin hem gulûgiya dê berib nûbûnê çin hem darûbar dê berib nûbûnê çin hem giyanewer berib nûbûnê çin werzê nûbûna jiyanê ye nîsan em bêjîn yanî nûbûn û nîsan yan nûzan
ینی ئێک ڕامانێ دەن ئەم بێژی نیسانش نوزان هاتیان یان شنوبوونی هاتیە بەێ ساناخان ئەگەر جۆ لە دەنگی من بێ ئەمێ بابەتێک هەیە کە ئەمێ باسی بکەم جا نازان تا چەند ڕاستەوە ئەگەر جەنابەت زانیاریت لابێ کە ئەم زانیاریانە یاخود ئەم بابەتە پشڕاست بکەیتەوە بەرپرسێک لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرپرسی کاروباری ئاینی یەزیدیەکانە لە وەزارەتە باز لەوە ئاکات کە هیچ پەیوەندیەک نییە لە نێوان چوارشەممە سووری و جژنی سەری ساڵی ئێزیدیەکان ئەمە تا چەند ڕاستەوە ئەگەر ڕاز نییە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنیتەوە یانی کاک خۆسەر ڕاستی من ئەو بریارە نەدیتە بەس ئەس دێ بۆ تەبێژم ئەم چارشەم بوو بیر و بارێت مە ئێزدیادا هەموو چارشەم بوو پیرۆزن چارشەم بوو ڕۆژە پشوویە ڕۆژە بێنڤەدانێ لە دەفمە ئێزدیا مە قەولەك تێکستێکی دیری دوور و درێژ هەی سەر ڕۆژە چارشەم بووێ بەڵام قەول ئێمە دەهاتە ئەس دێ بۆ تەبێژم من پێشێش گوت دێبێژین هات چارشەم بووە سۆرە نیسان خەملاند بوو بخۆرە ژ باتندایە بمۆرە هات نیسانە سۆرە ئەvە نە پێش هەموو چارشەم بووە پێش وێ چارشەم بووە هات چارشەم بووە سۆرە نیسان خەملاند بخۆرە پاشی دێبێژت هات نیسانە سۆر و زەرە و بەهار خەملاند ئەزانم کا قادرجان مەبەستەکەم ئەوەیە ئەمەیە بە کورتی ئەمەم بۆ یەکلایی بکەیتەوە پەیوەندیان هەیە یاخود پەیوەندیان نییە ئەم دوو بابەتە بەیەکەوە بەس بە کورتی چونکە کاور بکە ئەف چارشەم بووە چارشەم بووە سۆرە باشە پەیڤ سۆرژک ئەدەبیاتە ئێزدیادا پەیڤ سۆر بەلاغەیە بۆ ڕەنگینیە ئەم دێبێژین چارشەم بووە سۆر ئەم دێبێژین هات چارشەم بووە سۆرە ئەم دێبێژین دێڕابین هێلکا کەلینین و سۆرکەین ئەم نابژیندا ڕەنگە و ڕەنگکەین ئەدەبیاتە دینە ئێزیادا سۆر ڕەنگینە دەستخۆش کاک قادر ئەیدۆ کە لە دوهۆکەوە لە گەڵمان نابووی شارزا لە ئاینی ئیزیدیەکانە سپاس بۆ زانیارەکانە دووبارە ئەم ڕۆژە لە جەنابتان و لە تەواوی ئیزیدیەکانی کوردستان و هەموو جیهان پیرۆز بێت دەست خۆشی بۆژی کاکۆسا دەست خۆش بۆ کورسات نیوز سپاس سلااو و خێربێن سەرسەرا و سەرجاوە گەلە